زیرە قوڵەکانی هەولێر دادەخرێن و نرخی نەوتی ماڵانیش ئاگری گرت. سڵاوتان لەبێت. هەر پرۆژە فریاگوزاریەکەی ئاوی هەولێر تەواو بوو دەست بەجێ 1300 بیر لە شارەکەدا دەخرێن. وا باشترە و گەڕەکانی لە هەولێر پشتیان بە ئاوی بیربەستووە خۆیان بۆ ئەو ڕۆژە ئامادە بکەن. ئاری ئەحمەد بەڕێوەبەری ئاو و ئاوەڕۆی هەرێم ڕایگەیاند پرۆژە فریاگوزاریەکە لە توانایدایە هەر کاتژمێرێک 20,000 مەتر سێجا ئاو دابین بکات. ئیتر ئەو ماڵانە پێویستیان بەو بیرانە نامێنێت کە 500 بۆ 700 مەتر بۆ دەرهێنانی ئاو قوڵ کراون. ئەو ئامێری بڕیار وایە مامەڵی سەرنشین و شۆفێری تاکسی کۆتایی پێبهێنێت هێشتا دەستی نەکردووە بەکار نیگەرانی دروست کردووە. هاوکار یاسین شۆفێری تاکسیە لە سلێمانی و ئەو بە 964 وت ئەوەندەی دەزانین ئامێرەکە بەسەند مامەڵی ڕۆیشتن تۆمار دەکات. لە دۆخێکی وادا بڕیارێکی کەم بۆ هەرداخلی و گواستنەوەیەک هەژمار دەکرێت بەهۆی گرانی بانزین و نەبوونی کۆبوون بە وەرگرتنی بانزین بە نرخی پاڵپشتی کرا و کارێکە تەنها خاوەن تاکسیەکان لەو نێوەندەدا زیانی دارایی دەکەن. نەوتی ماڵان لە بازار دەستی بە خۆگرانکردن کردوتەوە لە کاتێکدا بەپێی بەداداچوونەکانی 964 لە ماوەی 8 مانگی ڕابردوودا بەرمیلێک نەوت لە 180,000 دینار بۆ 125,000 دینار دابەزی بوو، بەڵام ئێستا بە 150,000 دینار دەفرۆشرێت. هێرش خالید نەوت فرۆشە و لە فلکەی مامەڕیشەی سلێمانی بە 964 وت خەڵک بۆ وەرزیزستان دەستیان کردوتەوە بە کڕینی نەوت. دوو هەفتەی پێشوو هەر کە موچەکە گەیشت بازاری کڕینی نەوت ئاگری گرت. بلیمەتەکانی بیرکاری حەلیان نەماوە، کۆکردنەوە و دابشکردن و لێدەرکردن بۆ دەکەن، تەنیا بە هەزر و پەنجەکانی دەستیان بەکاری دەهێنن. ئەوەی ئەوان نایناسن حاسیبەیە. ئەمڕۆ لە هەولێر 150 قوتابی بەشداری تاقیکردنەوەی هزری بیرکاریان کرد. ئەوان زیرەکانە و لێهاتوانە ژمارە و هاوکێشە ئاڵۆزەکان شیکار دەکەن. پەیامنێری 964 چۆتە لایەکێکیان کۆمەڵێک ژمارەی پێدابەش و لێدان و کۆ دەکاتەوە وا پێشبینی دەکات ژمارەکە هێندە قورس بێت نەزانن. بەڵام قوتابێ بلیمەتەکە هەر بە هزر و پەنجەی دەستی هەمانەو ئەنجامە دەداتەیە کە بە حاسیبەی دەستی کەوتووە. لە 964 دەتوانن تەماشای شیکاریەکە بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.